وەکو کۆمەڵی دادگەری کە لەم وڵاتەداین بەڕاستی دڵسۆزین بۆ هەموو لایەک، دڵسۆزین بۆ وڵاتی خۆمان، بۆ نیشتیمانی خۆمان، بۆ میلەتی خۆمان، بۆ کۆمەڵگای خۆمان. ئەمە ئەوەی کە قیادەیە لەگەڵ خۆتانە، یعنی ئەمە شتێکی جیانین. ئێمە وەکو حیزبانەی دیکەنین قیادەکە لە برجێکی عاجیدا بێ و لەسەرڕە تەماشای خەڵک، ئەمە لەگەڵ خەڵکی خۆمانین. من ماڵم لە هەولێرە ماڵەکەم لە لای ماڵی خەڵکیە، ئەوی دیکەمان لە فڵان شوێنە بوو لەگەڵ خەڵکین، یعنی خۆمان لە خەڵکی جا نەکردوێتەوە، خۆش جا ناکەینەوە. بۆ چونکە ئێمە پێغەمبەری پێشەوە صلی الله عليه و آله وسلم سەرمەشقمانە کە پێغەمبەری خوا لەگەڵ هاوڵانیدا ماڵ و خێزانی و خێزانەکانی لەگەڵ ئافرەتاندا خۆی لەگەڵ خەڵکدا ماڵەکانی لە تەنیش ماڵی خەڵک بوون. ئێمە خۆمان جا نەکرد و خۆ جا ناکەینەوە. ئێمە لەم وڵاتەدا خۆمان بە دژ و ناحەزی کەس نازانین. ئێمە بەڵێ ڕقمان لە کوفرە، ڕقمان لە زوڵمە، ڕقمان لە فەسادە، ڕقمان لە گەندەڵیە، ڕقمان لە قۆڕەکاریە، ڕقمان لە خۆسەپاندنە، ڕقمان لەوەیە کە خێروبێری وڵات دووسێ ماڵی بەهرەمەند بن، دووسێ حیزب خۆی پێ بکەنە ملیار لێر، خەڵکی دیکە ڕەشوڕوود بێ. ڕقمان لەوەیە. بەڵام ئێمە ڕقمان لە کەس نییە بە شخصی و ڕقمان لە حیزبێک نییە بە دیاری کراوی بۆ معلوماتان، بەڵکو ڕقمان لە زوڵم و لە کوفر و لە فەساد و لە قۆڕەکاری و لە گەندەڵی و لە خراپەکاریە. تەواو. ئیدی ڕقمان لە یعنی ئەو کەسێک کە تا ئێستا زوڵمی کردووە ئەگە بەیانی بڵێ وەڵای کاکە من تا ئێستا زوڵمم کردووە، ئەوە لەمە دوامە لاپەڕی سپی هەڵدەدەمەوە، کاکە واز لە تەواو. بینی پێشوێندێک لە بەرپرسان 20 مانگ مەسەلەن دیشان چوو بوون عومڕیان کردن، دیشان حەجیان کرد، ڕەنگە ئەوەش 20 بتان لە سۆشیال میدیاوانە باس کرا. بەقەت هەموو دنیا پێم خۆش بوو. هیوامان هەبوو دەگو وڵا پێم ناخۆشەکتم بوو، ئەی تا ئێستا گوناحی کردوون ئێستا بۆ بچێ بۆ بەهەشتێ. جا بەشی تو کەم دەبێ. کاکە بەهەشتی خوای تاالە زۆر فرت و فراوان و فەڕاحە. خوا جەهەندەمێکی فراوانیشیە، کافریش زۆرن و گوناحباریش زۆرن. هەر خوا خوات بێ ئەو ڕێبواری پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو ڕێبواری زۆر بن.